بەڵێ دوای ئەوەی کە ڕۆحمان دەرچوو ئەمجا دەمانکەنە ناو تابوت و ناو بەتانیەوە و لەسەر شان هەڵمان دەگرن. چوار کەس یا زیاتر لە چوار کەس جەنازەیەکی بێڕۆح، لاشەیەکی بێڕۆح وەکو دار و بەرد وشک وەستاو هەڵمان دەگرن بۆ قەبرستان یا بۆ مزگەوت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەو کەسەی ئیماندار و چاک بێ کاتێک کە خەڵکی دەیخەنە بانشانیان بۆ ئەوی بیبن ئەڵێ پێشم خەن پێشم خەن، چونکە دەزانێت چی مزگێنێکی پێدراوە، ئەوەشی خراپەکار و مجریم و فاجر بێ. دەڵێ هاوار دەکات پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم دەفەرمێ بۆ کوێم دەبن؟ بەڵێ دەڵێ بۆ کوێم دەبن؟ ئەی هاوار بۆ کوێم دەبن؟ یەک هاوارێک دەکا و ئینسانە غەیری جنۆکە و ئینسان هەمووی گوێ لە هاوار و شیوەن و گریانی ئەو ئینسانە مردووە کە پەشیمانە لەوەی کە چی بەسەر ئاهات. هەر ئەو کاتێک کە جەنازەکەی هەڵگیرا پەشیمانە، هاوار دەکات دەڵێ وەی لوتیا چوون بۆ من، بەس تازە ڕۆشت هەتا مابووی لوتت بەرز بوو. خۆدا ناپۆشی خوشکی بەڕێزم، ئەتەوێت دوای مردنت خوا لێت خۆش بێ. برای بەڕێزم و خوشکی بەڕێزم نوێژ ناکەی، ئەتەوێت دوای مردن خوا لێت خۆش بێ هەراوە بە ئاسانی لە دنیادا خۆت بۆ ئامادە نەکردووە. ئەو ڕۆژت دەبیر نەچەیە کە بە شان هەڵت ئەگرن. بەڵێ لاشەیەک بێڕۆح پاشان دەمان بن بۆ مزگەوت بە جەنازەی. وەرە بۆ مزگەوت پێش ئەوەی بە جەنازەی بتهێنن بۆ مزگەوت، نوێژ بکە پێش ئەوەی بە جەنازەی نوێژت لەسەر بکرێت. نوێژەکت لەسەر دەکەن لەسەر من و تۆ نە ڕکوعی تایە نە سوجودی تایە، بەس بۆچی دەکرێت؟ بەڵکو خوا ڕەحمان پێ بکات، بەڵکو خوا لێمان خۆش بێ. ئەوەندە داماوین پێویستمان بەوەیە کە خەڵکی نوێژمان لەسەر بکات. کەواتە خۆت ئامادەکە بۆ مردن، خۆت ئامادەکە بۆ ئەو ڕۆژەی کە نوێژی جەنازەت لەسەر ئەکری. هەمومان نوێژی جەنازەمان کردووە لەسەر مردوو، ئەوانش کە لە قەبرستانن خوالیان خۆش بێ زۆریان لەسەر نوێژی جەنازە نوێژیان کرد، بەڵام خۆشیان بوون بە جەنازە. ڕۆژێکیش دێ بە هەمان شێوە ئێمە دەبین. بەڵێ نوێژمان لەسەر دەکرێ و دەمان بن بۆ مزگەوت. ئەوە ڕۆژێکە لە پێش هەمومانە. بەڵێ کاتێکە لە مزگەوت دەرکراین جەنازەکەمان هەڵگیرا دەمان بن دەمان خەرە ناو گۆڕەوە. ئیمامی ئەبوو دەردا کە سەحابەی ڕەزای خوای لێ بێ فەرمووی ئایا هەواڵتان پێ بدەم بە ڕۆژی فەقیری و هەژاری خۆم؟ چی ڕۆژێک من هەژار و فەقیر و داماوم، ئەو ڕۆژەیە کە دام ئەگرنە خوارەوە بناو گۆڕەکەم، بناو گۆڕدا تەگرن. ئەوە ڕۆژێکی زۆر قورس و گرانە. دەی کاکە بەرد بنێنە بان جەنازەکە، لەسەر لای ڕاستمان دامان ئەنێن ئەم لایە بیرتان نەچێت. کاتێککە لەسەر لای ڕاستە خەوی شەو بیرت نەچێت، ڕۆژێک بڵێت لەسەر ئەم لایە من دەخەن ناو گۆڕەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێککە لەسەر لای ڕاستە خەوت شەو دەستی خستە ژێر ئەمەی دەیفەرموو اللهم قینی عذابك يوم تبعث عبادك. خوایان عذابی خۆت بمپارێزە ئەو ڕۆژەی کە بەندەکانی خۆت زیندوو دەکەیتەوە، بمپارێزە لە عذابی خۆت. ئاوا بیرێک کەرەوە لە خۆت. بەڵێ بەرد و چەمەن تۆ بێ هەر شتێک بێ لەمان گۆڕ لاشەکەمان و گۆڕەکەمان دای ئەنێن ئەمجا دەی کاکە خۆڵکەن بەسەریدا. هەر کەسە لە لایەکەوە بە پەشۆکاوی بە مەشغوڵی گشتی بەپەلا خۆڵەکەن بەسەرمانە، خۆڵەکەن بەسەرمانە، مەترێ زیاتر خۆڵەکەن بەسەرمانە. کەس و کارە خۆشەویستەکەمان دفنمانەگەنمان شارنەوە. ئەو ڕۆژێکە لە پێش هەمومانە خۆڵ دەکەن بەسەرمانە. بەخوا ڕۆژێکی قورسە. خوا بە گەوری خۆ ڕەحمان لێ بکات.